خەندا لە دوای سیەکان و سەرەتایی چنەکان شانۆ لە هەڵەبجا نمایشی خولی دووەمی فستیڤاڵی گۆران ئەمە بۆ دووەم جار ئاکرێ ساڵی 2019 خولی یەکەممان کرد وەکو کەرنەڤاڵ کرا بەڵام ئەم ساڵ گەورەترمان کردمان بە فستیڤاڵ ئەو دوو ساڵش کە ڕاگیرا بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی نەخۆشی کۆرۆناوە بوو کە ڕامەگر بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لە کەرنەڤاڵەکە و کردمان بە فستیڤاڵ کە 21 مەکتەبی سەرەتایی و ناوەندی و ئامادەیتیا بەشدارن نمایشەکان لە 4 ڕۆژە لە دوو کاتی جیاوازە مناڵان لە هۆڵی شەیدانی کیمیاباران نمایشەکرێ نمایشی خوێندنگا و ئامادەیەکان لە پەیمانگەی هونەرجوانەکان نمایشەکرێت. بێشک شانۆ ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ناو پرۆسەی خوێندن و پەروەردەیە بەگشتی لە هەموو دنیاە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە نەیتوانیوە ئەو هەنگاوە بنێت و وەکو وانەیەکیش لە ناو پەروەردەکان و لە ناو قوتابخانە و خوێندنگەکانە بخوێنرە بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لە ناو باخچەکانە دووانەی شانۆدانراوە کە شانۆ جگەلەوەی کە توانای ئەوەیە کە ئینسانەکان وەصف و بوونی خۆیان بکەن لەگەڵەوەش توانای ئەویان هەیە بۆ چارەسەرکاری دەرونی نەخۆشی مناڵەکان بۆ گرفتانی کە پێشان تۆتوانین لە ڕێگەی شانۆ بەکارەمێنی وەروها لە ڕێگەی پێداگۆگیشەوە توانی بە ئاسانترین ڕێگا کۆی پرۆسەی پەرۆدە و فێرکردن لە هەموو وانە زانستیەکاندا بتوانین بە شێوەیەکی شانۆ پیشانی خوێندکاران و پیشانی فێرخوازەکانی ناوپۆلی بێ بەتوانی بە ئاسانی تێبگەن هەمویان پێیوەستن بە پەروەردەکردنەوەی و پێوەستن بە ناو دۆخی ناو خوێندنگاکانەوە موشان بۆ ئامۆژگاری و بۆ پند و بۆ ئەوەیە کە لە شێوازێکی نوێی پەروەردەیی فێری مناڵان کەین بۆی بزانن چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکان کە لە ناو واقعی قوتابخانە و ژینگەکە و شارەکانە ڕووادا. ئێمە بە شانۆی کچانی مۆزەخانە بەشداریمان کردووە سەرپەرشتی مەکتەبەکەمانمان لەگەڵا بوو دەرهێنەر و من خۆمبەڕێوەری ئیشەکەم و بە 5 ئەکتەر بەشداریمان کردووە باز لە داهاتووەکەین بەعام باز لە معناتەکانی مێینە ئەکەین وەکو خۆمان وەکو مێینەیەک وەکو ئافرەتێک معناتی مێینە ئەهێن لەسەر تەختەی شانۆ چونکە ئێمە وای ئەبینین کە شانۆ ئەتوانین بە ئەوەی دابنین کە معناتەکانی مێینە چونکە بە هەمومان ئەبینین و بە لە بەرچاوایە کە مێینە لە هەموو ڕوویەکەوە لە هەموو شتێکەوە بێبەش کراوە سەرکوت کراوە بە تایبەت لەم شاری ئێمە کە شاری هەڵەبجە بە تایبەت لە شاری هەڵەبجە زۆر سەرکوت کراوین ئەتوانین بە شانۆ ئەو بینە سەر تەختەی شانۆ کە خەڵک ببینێ کە شانۆ چییە گەورەی شانۆ ئەتوانین بە معناتەکانی خۆمان گەورەی شانۆش ببینی.